ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر دێمەوە خزمەتتان لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، ئەوڕۆ مێدیا تەئسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر ئاڵوگۆڕەکانی کۆمەلگا، سیاسەت، ئابووری و زۆر شتی تریش. چۆن نەبێ هەڵسوکۆت کرێ لەگەڵ مێدیا؟ مێدیا چۆن بەکارەهێنرێت؟ ئەم باسە و زۆر باسی تر پڕگەی بەرنامەی ئەمڕۆمانە لەگەڵ کاک حەمەی خاکی، ڕۆژنامەوان، هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە کادرە دێرینەکانی کۆمەڵە. کاک حەمەی گیان بەخێر بی بۆ بەرنامەی دیالۆگ. یەک لەحظە کاک حەمە میکرۆفۆنەکەت بەخێر بیت. ئەلعانە میکرۆفۆنەکەم کردەوە، هەم لە خزمەتە فەرموو. سلااو سپاس کاک مەحیەگیان، زۆر مەمنون. سلااو و ڕێزم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەتان. کاک حەمە، من و تۆ هەردووکمان خەرێکی کاری مێدیاین. جالبیەکەی شێوەیە هەردووکمان بەرنمەیەک بەڕێوە بین کە ناوی دیالۆگە. طبعاً ئەوەی وا ئێوە خەریکن ئەیکەن بە شێوەیەکی ترێکان تاثیراتێکی جیاوازی هەیە لەگەڵەوەی وام نێکم. طبعاً دەچینە سەر ئەو باسە. پێم خۆشە لە ئەوڵەوە باسێکی کورتمان ببێ لەسەر جێگە و پێگەی مێدیا لە دنیای ئەوڕۆدا. ئەو جۆرە کە ئێوەش بۆ خۆتان نەزانەوە بەشێکی زۆر لە بینەران و بیسەرانی ئێمەش ئاگدارن، میدیا ڕۆڵێکی یەکجار بەرچاوی هەیە لە بوارە جۆرا و جۆرەکانە، هەر لە مەسلەی پەروەردە و ئاموزشەوە هەتا ناردنی خەبەر، هەتا گواستنەوەی شتە علمیەکان و زانستیەکان. یعنی کەم بەشی ژیانی ئەمڕۆی بەشەر هەیە کە بە جۆرێک لەگەڵ میدیا سەرۆکاری نەبێت. یعنی ئەگەر نووسەرێک یا فیلسوفێک قسەیە باشی کردبوو، کتبووی جاران خەڵک هەڵەسان لە خەو نوێژیانە کرد، دەست نوێژیانە کرد، زیاد عیبادەتیانە کرد، دواتر خەڵک هەڵەسان لە خەو ڕۆژنامەیانە خوێندەوە. ئێستا ڕۆژنامەیش نییە، خەڵک هەڵەسێ لە خەو تەلێفۆنەکەی ڕۆشنەکە یا تماشای کامپیوتەرەکەیەکە یا تماشای تلویزیۆنەکەیە کات کە بزانێک لە دنیا چ باسە. بەبێ میدیا بەڕاستی بەبێ میدیا ناتوانین ژیانی ئەمڕۆ، ژیانی ئەم سەردەمە تەسویرکەین. جا لە کۆمەلگایەک و تا کۆمەلگایەکی تریش تەفاوەتی هەیە. لە بەعزە شوێنێک میدیا زۆر زیاترە، هەم لە هەموو بوارەکانی میدیا، هەم ئەوەی چاپەمەنیە، دەنگە، ڕەنگە و هەر شێوەیەکی تریش کە هەیەوانە. بەڵام لە بەعزە شوێنێکە باتەوەجە بە سیستمی سیاسیەکە یا ئێستەبداد یا ئەوانە مشکلات و مەحدودیەتایەک هەیە. زۆر چاکە کە دینە سەر و باسەیەمە بینین کە بەکارهێنانی مێدیا بە شێوەیە جۆراجۆری شەچێتە پێشەوە. مەسەلەن کەسێکی وەکو سەرۆکۆماری ئەمریکا بە تویتر نووسین ئەیتوانی کۆڵێک تاثیراتی لەسەر کۆمەلگای خۆی بێت لە ئەمریکا و لە ئاسی نەودەوڵەتیش ئەیتوانی هەر وەزیرەکانی خۆشی هەر لە ڕێگەی جاریوا بوو هەر لە ڕێگەی تویترەوە بەرکەنارە کرد. لە شوێنی کا بینین جەرایانێکی وەکو داعشیش هەردیسان ئەویش لە مێدیا ئیسفاداکە بۆ بتوانێ پرۆپاگەندەی خۆی بکات و هێز بۆ خۆی کۆ بکاتەوە. ئەمانە چۆن ئەکرێ ئاوا بەو شێوە هەڵسوکەوتی لەگەڵا بکرێت؟ ئایا ئەمە ئەو ئازادی مێدیایە ئەتوانێ ئەوەندە بە کەڵک بێ کە جاری واش بێ بە زەرەر بێ بۆ کۆمەلگا؟ میدیا وەکو هەر شتێکی تر ئەبزارە، کەرەستەیەکە بۆ گەیاندنی پەیامێک بۆ شتێک لە ئەیۆ بچێتە بی. زۆر جار ئێمە هەمومان ئاگدارین یانوو چەقۆ ئەگەر بێتە دەست کابراایەکی چەقۆکەش و خەڵکی پێکوژێ، بەڵام ئەگەر بدرێتە دەست جەڕاحێکەوە ڕەنگە خەڵکی پێ زیین و بکاتەوەوانە. میدیا ژوایە، میدیا دەکرێت بۆ کاری خێر بۆ کاری باش ئیسپادەی لێوەرگیرێ و دەکرێت بۆ کاری خراپ. ئەلان لەم وڵاتانەی ئوروپایە ئێوە ئەزانن بەشێک لەوانەی کە هەرێکیانە تجاوزکەنە سەر مناڵ یا کاری غیری قانونی ئەەکەن یا کاری مەسلەی دراگ و مەوادی مخدروانەکەن، هەر لە تەریقی بەشێک لە میدیاکانەوە خەریکن ئەو کارەکەن.
یعنی چۆن مناڵێک پریوەدەن چۆن ژنێک پریوەدەن چۆن هەموو ئەوانە ئەوەیە کە هەڵەگەڕێتەوە سەر ئەو پرنسیپانە هەڵەگەڕێتەوە سەر ئەو کۆدی میدیایە هەڵەگەڕێتەوە سەر ئەو شتانەی کە ئەو ئۆرگانە یا ئەو شوێنە پیپابەندە ئەگەر مەسەلەن تماشا بکەین جامعەیەکی وەکو بڵێن ئوروپا سوئدی ئێوە یا ئینگلیسی ئێمە میدیا جۆرێکە بەڵام لە کۆماری ئیسلامیە یا لای داعش یا لای تاالبان جۆرێکی ترە ئەوە لە نەهایەتە سیستمی سیاسیەکەیە ئیدئۆلۆژیەکەیە باوەڕ و ئێعتقادەکانە سەدحی فەرهەنگ و سەدحی تێگەیشتنی جامعەیە کە نیشانی ئەدا میدیا کاری چییە مەسەلەن ئەڵێم لە جمهوری ئیسلامیە میدیا بەشێک لە شکنجەیە یعنی کابرای میدیاکار زاهرن ئەچێ بۆ زندان لەگەڵ کەسێکا کە لە ژێر ئەعدامە وەکو بازجوو ڕەفتاری لەگەڵەکە ئەمە بە هیچ شێوەیەک ناچێتە خانەی میدیاوەوە ئەمە بازجوو میدیایە بازجوو ڕۆژنامەوانە بەڵام ئەگەر بێمە سەر هینەکە دیسانەوە هەڵەگەڕێتەوە بۆ ئەوە بەدەست کێوەیە بەدەست چه سازمانێکەوەیە چه حزبێکەوەیە چه دەوڵەتێکەوەیە و ئەم دەوڵەتانە بە چه قوانینێکی ناوخۆوە بە سەدحی جەهانی پایبەندن ئەگەر داعشە جۆرێکی ترە ئەگەر سویسە جۆرێکی ترە باس ئەو جۆرە ئەوە باسان کرد ئێمە زۆر جار لەگەڵ ئەو مەوزوعە ڕوبەڕۆ بوون باسی مێدیای سربەخۆ ئەکات باسی مێدیای سربەخۆ چ جایگایەکی هەیە ئایا ئەکری ئاسان بڵین مێدیای سربەخۆ هەیە لە وڵاتاوا من ئەژیم پێشتر ئێستا بەنەوەیەکی تر تەبعاً خەڵک بۆ خۆیان مانگانە پارادەن پۆڵیان ئەدا بە مێدیای سربەخۆ یعنی دەوڵەت نێتوانی دەستکاری بکاتە سەر ئەو مێدیا سربەخۆ بوو ئەیتوانی لە شای ئەو وڵاتەوە هەتاکو نخست وەزیر و هەموو وەزیرەکان و هەموو مقامە دەوڵەتەکان و شتی تریش هەموو بێنێتە ژێر پرسیار ئەوە بەنەوەیەک ئەو سربەخۆیی تا ئەندازەیەک جێبەجێ کرد ئایا ئەتوانین بڵێن بەڕاستی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شتێکی بە ناوی مێدیای سربەخۆ هەیە ئەوە بزانین ئەسەم شێوەکانی ئەگەری جازم بدەیت شێوەکانی تری میدیا شۆ توانین ئەمە باسکەین میدیایەکەیە میدیای حکوومەتیە ئەوە سەر بە دەوڵەتە دەوڵەتدای ئەمەرزێنێ بودجەکەی ئەدا و خەت و شوێنەکەشی دیاریەکە لە دەوڵەتێک و تا دەوڵەتێکی تریش فەرقەکە مەسەلەن BBC بودجەکەی لە وەزارەتی ئوموری خارجەوە دێ لەو کەسانەوە دێکە لە ماڵا هەن و پۆڵی لایسنس پۆڵی تەلەڤیزیۆن ئان و بەشێکی لەوە دێت بەڵام چوارچێوەیەکی هەیە ئەتوانێت ئازاد بێ بەڵام لە وڵاتێکی وەکو ئێرانە میدیا دەوڵەتیەکە بەشێک لە پرۆپاگەندەی دەوڵەتە ئەبزارێکە وەکو ئەرتەش وەکو پۆلیس وەکو دەستگای سەرکوت وەکو ئەو بڕۆکراسی کە هەیەی بۆ سەرکوتی خەڵکەکە ئیسپادەی لێکات ئەمە لایەکی تر میدیای بە ئیسلاح ئینتفاعیە ئەوەی کە شرکەتە مەسەلەن بێژی فۆکس نیوز بڵین مەسەلەن CNN ئەو شەبەکە گەورانە ئەمانە بۆ پرۆفیتن بۆ خێرن دیارە ئەو تماشاکات بۆ بینەر و بیسەر بۆ ئەو مشتریە یعنی وەکو مشتری تماشایەکە و تماشاکە بدانێت چەندێکی ئەمە خێر هەڵەگەڕێتەوە بۆ سەهامدارەکانیان ئەمیش میدیایەکەویش کۆدی خۆی هەیە میدیایەکەیە لە وڵاتانی ڕۆژهەڵاتاکە ئێوە فەرمووتان مەسەڵ میدیای حزبیە حزبێکەیە میدیای خۆی هەیە بە گوێرەی بەرنامە و ئەساسنامە و بیر و باوڕ و ئیدئۆلۆژی و ئەرزشەکانی هەیە لە حەدی تەوانی خۆیان بەرنمەیەک بڵاوەکاتەوە میدیایەکی تر هەیە پێڵێن ئەو میدیا سربەخۆ کە ئێوە فەرمووتان ئەم میدیا سربەخۆ بە نەزەری من نسبیە یعنی شتێکی مطلق نییە یعنی سربەخۆ ئەمن شتێکی ئاوا شک نابم بلەخەرە بەلایەک نزیکە بەهۆی چیەوە ئەگەر میدیایەکی چکۆلەی چەند کەسیە هیچ پێویستی بە بەرنامە نییە هیچ پێویستی بە پارە نییە بە هەمەکی تەکنیکی نییە خۆی ئەتوانێت دابینیکە ئەمە بەحسێکی ترە بەڵام بە مەحزیەوە تۆسکاڵێک گەورە بێتەوە پراگماتیستی لێ دەردێت بە نەوعێک
خەڵک کۆمەکیەکە، ئەحزاب کۆمەکیەکە، جەریاناتی مختلف کۆمەکیەکە، تەنانەت ئیمکانیە دەوڵەتێکی دموکراتیکیش مەسەن نەهادێکی بێ بەش وەکو سوئێد داوای کۆمەک لەو شوێنەیشکە. ئەم ئستقلالە چەندێک لە بەرنامەی ئەو رادیۆیە یا ئەو تەلەڤیزیۆنە یا ئەو گۆڤارە تەئسیر دەهانێ، چەندێک لە قسەکانیا، چەندێک لە مەوازعە ئەمە لە گۆڤارێک یا لە میدیایەک و تا میدیایەکی تر فەرقی هەیە. میدیایەکی تریش ئەم سوشیال میدیایە. ئەم سوشیال میدیا هێشتا ئەکرێ بە نوعێکی بێژی مستەقلە، بە خاتری ئەوە زۆر ڕاحەت توانێت تەلەفۆنەکەی ڕۆشن کات و لایڤ بکا و بە هیچ شوێنێکی جواببوو نەبێت و هەر شتێکیش ئەڵێ. ئەگەر سربەخۆیی ئاوا معرفیکەین، یعنی بزانین سربەخۆیی چییە، لە تعینی سیاسەتەکانیە، لە تعینی بەرنامەکانیە، لە تعینی ئەو سابژێکت و بەحسانەی کە هەرێکێتی بیکە بەبێ ئەوە هیچ لایەک بێ نێژن مەسەلەن ئەم مەسەلە بڤەیە. مەسەلەن ئەڵێم ئەلان بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست مەسەلەن بڵێن بۆ مەسلەی هاوجنسگرایی بە ندرەت تۆ گۆڤارێک میدیایەکە بینی لەسەرەوە قسەکە زاهرەنیش مستەقلە، بەڵام خۆی لەوە نادا، یعنی ئەمە دەرەجەیەک لە ئستقلالەکە لابات. یا مەسەلەن لەسەر مەسلەی بەهایی، لەسەر ئەو هەموو فشارە لەسەر بەهاییەکانە ئێوە زۆر کەم ئەیبینن میدیای لەسەری قسە بکات. بۆچی؟ لە واکنشی لە حکوومەت نەترسێ لە خەڵک نیگەرانە، نەکا جۆرێکی تر تعبیری لێ بکەنەوەانە. ئەوەیە بە نظری من مستەقل بوون شتێکی چاکە، بەڵام نسبیە. ئەکرێ مستەقل نەبی، ئەکرێ لەگەڵ حزبێک بی، لەگەڵ جەریانێک بی، بەڵام ڕۆشن و شەفاف باسیکەی و لەسەر ئەو شتە پرنسیپانەت پادا بگری و بە نظری من ئەکرێ مستەقلیش بێ، بەڵام لە جەهەتی شەڕ و ئەهدافی خراپە ئیسپادەی لێ بکرێت. یعنی بە خودی خۆت مستەقل بوون شتێکی پیرۆز نییە. ئێوە باسی دوو نوع مێدیاتان کرد، مێدیایی کە حزبیە یا دەوڵەتیە شێوەیەکی ترە، و مێدیا وایە سەوەکو فەیسبوک و ئینستاگرام و هەموو ئەو مێدیای وا عمومەن ئێستا لە هەموو کەس ناو تەلەفۆنەکە هەیەی. ئەوەی وا ئینسان بەرچاویەکەوێ ئەم مێدیای دواتریان کە باسمان کرد فەیسبوک وشتیوە ئینسان احساسەکە زۆر دەسەڵاتێ بە سەریان نیە، جاری وایە شتی خراپیشی بە خەڵکەڵێ. تەمەن شتی چاکیشی هەیە، زۆر ئیسفادەی هەیە، اطلاعاتێکی زۆر بە خەڵکەدا، بەڵام لەلایەکەوە ئەتوانێت بە شێوەیەکی نالەبار بەکاربهێنرێت. چۆن ئەکرێ خەڵک ئایا مەبەستمەوەیە ئەمانە هەردوو لایەن چەند ئەتوان زانیاریەکی باش بدەن بە خەڵک، بۆ ئەوە خەڵک بتوانێت تەشخیصی بدا ئەم زانیارانیان وا لێرەوە دراوە دروستە لەگەڵ واقعیە دێتەوە. من پێش دەوەی جوابەکە بدەیتەوە نمونەیەکی چکۆلە بێنمەوە لە مەسەلەی کۆڕۆنا. ئێمە بینین هەر لە فەیسبوکە کۆڵێک شتی خراپ لە مەوردی واکسینی کۆڕۆناوە ئەوترێ لە سوورەتێکا مەسەلەن لە دەستگاهای علمی و ڕاوێژکاری ئەوە تەئید نەکراوە، بەڵام هەرەوە مێدیا بڵاوێکاتەوە. چۆن دەکرێ ئینسان بتوانێت ئەم زانیاریانە وا کۆنتڕۆڵ بکە کە زانیاری دروست بە خەڵک بدرێت؟ ئەمن پێم وایە بەشێکی هەڵەگەڕێتەوە سەر ئەو بینەر و بیسەر یا مخاتبی ئەم سوشیال میدیا. بەخۆشیەوە ئەلان ڕادەی تێگەیشتن و پێگەیشتن زۆر لەسەرەوەیە، یعنی خوێندەواری زۆرە، خەڵکی کار زیاترن، ئاگدارن، دەتوانن چەکی کەن لەگەڵ نەشریەکی ترە، گۆڤارێکی ترا بزانن ئەو خەبەرە وایە یاوانە، ناتوانێت ئەو نەقشە خراپەی ببێ. بەڵام دیسانیشەوە فەزایەکە جامعەیەکی چکۆلەیە سوشیال میدیاش، هەموو ئەو شتە چاک و خراپانە کە لە جامعە ئەیبینین لەوێش هەیە. ئەگەر مەسەلەن درۆ لە جامعە هەیە لەوێش ئەیبینین، ئەگەر کەڵک لێدان، ئەگەر هۆقەبازی و ئەگەر شتی چاکیش هەیە. ئەوەیە هەڵەگەڕێتەوە بەڕاستی سەر خەڵکەکە کە پی بڵێن ئەساسەن میدیا چییە، کاری میدیا چییە. میدیا و پرۆپاگەندە چەندێک پێکۆ متفاوتن. میدیا ئەگەر قەراری ئەوەیە فاکت بە، زانست بە و شعوری خەڵکەکەیش فەرز بگرێت کە ئەوان خۆیان قەزاوەتکەن، یعنی هەموو لایەک ببینێ، باڵانسێکی تیا ببێ. باشە من لایەک لە قەزیەیە کاک محەممەد ببەخشە قسەکەتم قەت کرد. ئەمە لایەک لە قەزیە، لایەکی ئەوەیە کە
ئێوەش هەر ئاماژەتان کرد بە وڵاتانی وەکو ئێران نازانشتیوە بەنەوەیەک خەڵک شاید لەو ئاسانە بێت بتوانێت تەشخیص بدات کە ئایاوە دروستە یا غەڵەتە ئەکرێ بە مێدیایەکی خراپ خەڵکێکی ێزگا زۆر بچن بۆ سینەزەنی یا بچن وەکو دەروێشەکان ڕێبکەون لە ئێرانەوە بەرەو عێراق شتیوامان زۆر بوونیەوە ئایا زانستی خەڵک لێرا چنێک ئەتوانێ شتەکە ببڕێتەوە بە نظری من ینی شتێک نییە کە تۆ بتوانانی هەموو کۆمەلگا هەموو جامعە بپارێزیت بە خااتریەوە هێزە کۆمەڵایەتیەکان هێزە چینایەتیەکان گروپ و سازمانی جۆرا و جۆر کاری خۆیەکە مەسەلەن ئێوە میدیای داعشتان هەیە میدیای تاالبانیشتان هەیە میدیای جریانێکی چەپ و سکولار و دموکرات و ئەوانشتان هەیە چۆن پێش بەمانەگیرێ لە نەهایەتە هەر دێتەوە سەر ئاگاهیدان لە نەهایەتە هەر دێتەوە سەر مەسلەی علم و دەرەجەی پێشکەوتوی و ئەوانە مەسەلەن بازە شوێنێک فەرزە نەڵێن لە اتحادی جەماهیری شەوروی سابقا یا حتا لە چینی ئێسا بە دەرەجاتێک هەرەکیانە بە سانسۆر پێشی پێ بگرن یا پێشیان پێگرن ئەمە خۆ ناکرێت تاقڕێگەی ئەوەیە وەکو میکرۆبێک دێ وەکو ویروسێک دێت تۆ خەڵکەکە واکسیناکەیت لە مەقابڵیا هەیە و بە نظری من تەنها شتێکە هەیە بۆ ئەمە ئاگاهیە سەدحی شعورە و بەرنامەهای ئالترناتیڤە ئەگەر کەسێک لەسەر کۆرۆنا مەسەلەن ئەو بەحساکە ڕێگەکەی ئەوەیە چواردانە دکتوری زانا بێری لەسەر کۆرۆنا ئەم بەحسانە مەتراکەی یا چوار مەقالە منتەشرکەی یا چوار بەحس ڕێبخەی یا سمینار ڕێبخەی ڕێگەیەکی تر من شک نابم کاک محەممەد ئێوە باسی مێدیاتان کرد بەڵام ئەوەی وا زۆر بەرچاوە سیاسەتە یا هەواڵە بەڵام هەموو شتێکی دنیا ئەوە نییە مەسەنە ما بینین زۆر کۆمەلگات پێویستی بە زۆر زانیاری تریشەیە یا ئەسەن علاقە و خواستی خەڵک زۆر جیاوازە کەسێ وەرزشی پێخۆشە کەسێ فیلمی متەنەوەعی تری پێخۆشە کەسی وا هەیە کە مەسەلەن هونەری پێخۆشە سینما ئایا بۆ نەیتوانی و ئەو مێدیا هەموو ئەو بەشانە بەتایبەت کە ئێمە بخۆمان هەردووکمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هاتوین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو بەشە زۆر کەمە تۆ بۆ نمونە فقط بۆ خۆشان ئاماژەتان بە BBC و بڕێک لەو شوێنانە کرد ئیران ئینتەرناسیۆناڵ و بەوانە مێدیاهای زۆر گەورن و پارەی زۆریشیان هەیە بەڵام کە تمشاکەیت زۆر کەم بایەخەدرێ بە هونەر و بە وەرزش و بە ئەو شتانەی ترکە پێویستاکە خەڵک هەمووی خەریکی سیاست بێ چۆن ئەبێ ئەم کەلێنە پڕ بکرێتەوە بە نظری من ئێوە پەنجەتان ناسەر شتێکی زۆر بەحثێکی زۆر ئەساسی یعنی مەسلەی لە ناو کۆمەلگا علاقە و ئینترستی جۆرا و جۆر هەیە دەرسەدێکی خەڵک بە سیاست بە مەسایلی ڕۆژ مەسەلەن علاقەیان هەیە بەڵام بەشتێکی خەڵک بە هونەر بە ئەدەبیات بە سینما بە شێعر بە مجەسەمە سازی بە مەسلەی ژینگە بە مەسلە کۆمەڵایەتیەکان بە مەسلەی ژنان مناڵان بە زانست علم بە شتای جۆرا و جۆر بەڵام هەڵەگەڕێتەوە سەر بە نظری من لایەکی ئیمکاناتە و لایەکیشی دەرکێکی دروست لەم قەزیە یعنی دەرکێکی دروست لەم قەزیە و کۆمەلگاکەی خۆت بناسیت یعنی لێکۆڵینەوەیەک بێ تاقیقێک بێ حتا بازاڕیابیەک کرێ کە ئێمە کێ گوێ بۆ قسەکانمان شلەکات بۆ چه قسە هەیە گوێشلەکە بۆ چ شتایەک بەحث زیاتر خەڵک پرسیاری خەڵکە مەسەلەن دای بنێن لە دەورەی کۆرۆنا خەڵک زۆر مەسەلەیانە لە کۆرۆنا شت بن مەسەلەن من چم لەسەر زەرەرەکانی سیگار قسە بکەم خۆت لەباری علمی و نادروست نییە بەڵام ناوەختە لەو شرایەتە کە ئەوە هەیە ئەوەیە کە ئێمە ناچارین تماشایەکی کۆمەلگاکە بکەین و ئەم کۆمەلگا وەکو جاران نییە زۆر تەجزیە بووەتەوە ئینترستی زۆری تایە خەڵکی جۆرا و جۆری تایەوەوانە و ئەلایقی جۆرا و جۆری تایە مەسەلەن بۆ ژینگە ڕەنگە کەسانێکی زۆر زیاتر مەسەلەن بە ژینگە علاقەیان ببێتە بە مەسەلەیەکی مەسەلەن بێژین سینما فەرزەن یا بەم بەشە ئێمە چی بکەین بۆ هەموو ئەو بەشانەی ئەو کۆمەلگا شتمان بێ و یەکێکیشی لەو ئەزمونە باشانەی کە تا ئێستا پێر بین مەسەلەن من کاک مەحیە
دووشت ئەزانم کە وەکو نمونەیەکی بەرجەستە و جالب یەکێکی BBC4 BBC رادیۆ بەشی چوارەکەیەتی کاناڵی چوارەکەیەتی یەکێکی پابلیک نەشنال رادیۆی ئەمریکایە وەختی تۆ تماشای ئەم دوو رادیۆیەکەی سەدحێکی سەرۆی جۆرنالیسمە چۆن دیارە ئەوانە ئیمکاناتێکیان هەیە و ئیمکاناتی دەوڵەتی ئەمریکای لە پشتە ئەمی دەوڵات ئیمکاناتی دەوڵەتی ئینگلیسی لە پشتە ئەمە فەرقەکە مەسەن بۆ حیزبێ لە کوردستان یا بۆ میدیایەکی چکۆلانینە بەڵام دێ بە سەعات ماشاکات مەسەلەن بەیانیانە کە خەڵکە لەسن بۆ کار لەناو ماشینەکان لە 6 تاکونێ 9 مەسەلەن لە 6 تا 9 لەسەر مەسایلی ڕۆژ و تحلیل و ئەخبار و هەموو ئەوانەیە خەڵک لە ناو ماشینان لە ناو قەتاران لە ماڵان خەریکی ئاشپەزی سبحانەکە خۆیانن ئەوە گوێشنەکەن لە 9 بەولاوە ئەبێتە مەسایلێکی تر لە 10 ئەبێتە مەسەلەی ژنان لە نزیکی 12 ئەبێتە مەسەلەی مارکت و ئەوانە لە سەعاتێکە ئەبێتە هی فەلا لە سەعاتێکە ئەبێتە هی داستان خوێنی لە سەعاتێکە ئەبێتە هی کتێبهای جەدید و ئەوانە لە سەعاتێکە موزیکە لە سەعاتێکە وەرزشە پێش لە خەبەرەکەی ڕۆژیش دەست پێکا چون فەلاز و هەڵەسێ لە خەو کاری هینەکە بەحسی فەلا و کەشاوەرزیە یعنی لە ساعتهای مختلفی ڕۆژە لە 24 ساعتەکە بە پێی ئەو تارگت گروپە کە هەیەی بەرنامە داهێنێت جا مەسەلەن تماشاکەی داستانێکە خوێنێتەوە کتێبە خوێننەوە بە خوێندنەوەی کتێبە فیلمێک تماشانە دێکۆمنتریەک تماشا مساحبەیەکی جدی تماشا یا شتێکی مهم کە ڕوئە ئێمە تقریبەن شتەکانمان یەکنەواختە یعنی دووشەممەمان لەگەڵ جمعە و شەممە فەرقێکی وای نییە و ساعەتهای ڕۆژیشمان فەرقێکی وای نییە مەسەلەن لە چه ساعتێکە خانمانی خانەدار وەرزە نەڵێن دەستیان وڵایە ئەتوانن بەرنامەیە تماشاکەن یان گوێشکەن لە چه ساعتێکە مەحەسڵ دانشجوو هەموو ئەوانە ئەمە بە نظری من هەڵەگەڕێتەوە سەر بەشێک تەجروبە بەشێک ئەزمون بەشێک فێربوون لە شتە دروستەکان لە عەرسەی ژۆرنالیسمە و بەشێکیشی مەسەلەی ماڵیە کاری بۆکەی خۆ پێویست ناکە هەمووی بە یەکۆ بکەی بەڵام ئێمە ئازانین فەرزەن ئەگە ئێمە بەرنامەیەکمان فەرزەن بۆ ژنان بێ یا بەشێکی جامعە فەلایە لە رابطەیا بمەسەلەی ئەدەیەکی قابلی تەوەجۆ عەلاقەی بە وەرزشە لە رابطە لەگەڵ وەرزشە مەسەلەن داستان خوێندن فیلم تئاتر ئەمانە بێرین ڕەنگینتریەکە وەکو باخێکی لەیەکە کە ئەنواعی ڕەنگی تایە بەڵام بەداخەوە بەشێکی زۆری ئەم تەلەڤیزیۆنانەی ئێمە یا ئەم میدیانەی ئێمە کە هەیە هەموو ڕەنگ نییە هەموو چەشن ڕەنگێ دوو ڕەنگە سێ ڕەنگە نەهایەتی بەڵێ کە باسی ئێمەت کرد معنای کۆمەلگای لای خۆمانە کۆمەلگای کوردەواری ئەتوانین بڵێن بەڕاستی مێدیای ئێمە مێدیایەکی پیاوانەیە مەیدان بە لاوان و بە ژنان یا ئەسەن ژنان و لاوان کەم دەرەکەون ئەوە چەندێک ئەتوانێت ڕاست بێت ئەمن پێم وایە تا حدێک ئەتوانێ وا بێت تاقیقێکی زۆرتری ئەوێ بەڵام زەواهر نیشانەدا ئەو مشاهدات ئەوە نیشانەدا حتا ئەگەر خانمەکان لەوێ کارەکەن لە میدیاکانە هەن کەم پێش دێ خانمەکان نەقشی تەولید کنەندەیان بێت نەقشی بەرهەمهێنانیان بێ مەوزوعەکان دیاری بکەن ڕەنگە پیاوێک مقالەکەی نووسیوێ خانمێک ئەی خوێنێتەوە پیاوێک بەرنامەکەی تەهیە کردووە خانمێک ئیجرایەکاوانە بەڵام دەستی ژنە ئەوش ئێمە کۆمەلگاکەمان بەداخەوە کۆمەلگایەکی پیاو سالارە هێشتا پیاو بە دەرەجاتێ و لە ناو بەشێک لە حیزبەکانیشە پیاو هەمەکارن ئەمن فیلمم دیە مەسەلەن هەر لە ڕۆژەڵاتی کوردستان چەند حیزبەیەک و دانیشتن گۆشت تا گۆشت پیاو دانیشتن یەک دانیشتنیتیان نییە ئێژی ئەو کۆمەلگا نیوەی ژن نین ئەوە تەنها لە رابطە لەگەڵ مەسلەی ژنیشان نییە لە رابطە لەگەڵ مەسەلەن عەلیوەڵاییەکانی شایە لە رابطە ئەهلی حەقە لە رابطە لەگەڵ شیعەکانی شایە لە رابطە لەگەڵ پانایی جۆغرافیایی شاید ڕەنگاتەوە مەسەلەن هەورامیەک دابنین لەگەڵ زازایەک دابنین لەگەڵ کرمانجیەک دابنین یعنی ئەم شێوە کەمە ئەم بە ئێسڵار ڕەپرزەنتیڤ نییە بەڵام لە پرسیارەکەی جەنابتە ئەمن پێم وایە ئەبێ کارێک بکرێت حەولێک بدرێ
لی گەڕێ قەی ناکە با چوار ئیشتبا بکرێ ژنانێکی فەوق العادە لێ هاتوو پێگەیشتوو هەیە با ئەوان خۆیان بەرنامەکە بنووسن بەرنامەکە پێشکەشکەن و بچن کاری بۆ بکەن بۆ مەوزوعەکە بدۆزنەوە بە یارمەتی گروپەکە کە هەن بەم بەیانە من ئەڵێم غیرز ئەویشە تەنها منزورم دەموچاو نییە ڕوخسار نییە لە میدیا مەوزوعەکانی ژوایە ئەگەر تماشای مەوزوعەکانیشکەی ئێمە مەسەلەن لە 100 مەوزوعە ئەگەر تماشایکەین چەند مەوزوعی بە مەسلەی ژنانە چەند مەوزوع بە مەسەلەن سڵامەتی نەخۆشینهای ژنانە چەند مەوزوع بە مەسلەی کچانە چەند مەوزوع بە مەسائلێکە لە رابطە لەگەڵ تایبەتی بۆ ژنان پێش دێ حتا ژنانی زندانی سیاسی ئێمە چەند بەرنامە لەسەر ئەواکەین ئێمە بەعام لەسەر زندانی سیاسی قساکەین لە سوورەتێکە ئازانین ژنانی زندانی سیاسی شرایەتیان زۆر سەختترە لە مناڵانیان جیا بوونەتەوە مشکلاتێکی سلامەتی تایبەتی خۆیان هەیە و کارهایەکی زۆر ناشرین و ناحەزیان لەوێ لەگەڵ ئەکەن بەو دەلیلە من ئەتوانم بڵێم ئەو جۆرەی کە پێویستە ئاور لەمە نەگراتەوە بڵێ ئایا ئەتوانین بەسەر گاوایە بۆ قسەی ئێوە توانین بڵێن مێدیای بە تایبەت مێدیای کوردی زۆرتر ئەو باسانە ئەکا بە باسی خۆی یا زیاتر بەرچاوەکەوێت کە باسی پیاوانە یا باسێکە مربوطە بە دەسەڵاتی پیاوان کەمتر مەیدان ئەدا بە ژنان و بە گەنجان یا بە کسانی لاو کە بتوانن تایە دەربکەون وایە من ناتوانم بۆ هەموو میدیا بڵێم چونەوە لێکۆڵینەوە و تحقیقێکەوێ من بەسەری مشاهداتی خۆما ئەڵێم ئەوەی کە من دیومە مەسەلەن ئەگەر تماشا بکەیت ئێمە چەند نووسەری جددیمان لە میدیای کوردیا هەیە ئێمە چەند ئەدیتۆر و سەردەبیری جددیمان لە میدیای کوردیا هەیە ئێمە چەند گۆشە ئەوانەی کە گۆشە نووسن شوێنێکی تایبەتیان لە ڕۆژنامە یا لە تەلەڤیزیۆن لەوانە هەیە لە خانمەکانن ئێمە چەند کەس مدیری سەرۆی تەلەڤیزیۆنەکان و میدیاکان و رادیۆکانمان هەیە لە خانمەکانن تەنها مەسلەی ڕوخسارەکان نییە کێ خەبەرەکە خوێنە تۆ کێ بەرنامەکە پێشکەشەکات لەم بابەتەوە ئێمە ئەتوانین بڵێن کە ئەو جۆرەی کە پێویستە کار نەکراوە بە نەزەری من نە ئەوە کە توانایی نەبێ با من ئەوە بڵێ من ئەم ماوە کە لە مەقڕەکانی کۆمەڵا بووم لای ئێوە بووم ئەو سێمانگە لەوێ ئەمن بەڕاستی بەدەیان ژنی زۆر لێ هاتوو زۆر تێگەیشت و زێر پێگەیشتوم دی کە ئەتوانن هەموو کارێک بکەن و بەخۆشیەوە بڕێکیشیان خەریکن ئەیکەن بەڵام من پێم وایە زەرفیەتیان بە تەواوی بەکار نەگیراوە یعنی دەکرێ زۆر زیاتر لەوەی کە هەیە بکرێ تازە ئێوە جزوی نمونە باشەکانن شوێن هەیە کە هەرتیانە ئەوەیە کە من پێم وایە ئەگەر ئێمە هەرکمانە واقعەن کۆمەلگایەکی دموکراتیک ئازاد ئەوە هینکەین دەبێ ئەم ئێنەرژیانە بێتە سەرۆتەناهی خانمانی ژنا مەسەلەن ئەڵێم ئێمە کەم ئەنداممان هەیە بۆ تەلەڤیزیۆنەکان دانەیە کەم ئەندام تیاکار ناکە کە بێ خۆی بەرنامەکە پێشکەشکە بێ بەرنامەکە هینکە یا مەسەلەن پیر بە عمرچوو یا لەگەڵ مەسائلێکی تراکە ڕەنگە مەسەلەن دای بنێن هاوجنسگرایی ئەمانە بۆ بڤەیە بۆ ئێمەش وەکو کۆمەلگایەکی مۆدێرن ناتوانین ئەم شتانە باسکەین بە ئازادی ئێمە تەنها بە شەڕێکی کۆلتوری بە شەڕێکی فەرهەنگی بەڕاستی ئەتوانین ئەرزشەکانی خۆمان ببینەوە ئەینا دیسانەوە حکوومەت جێبەجێ بێ ئەم حکوومەتە ئەڕوا ئەو حکوومەتەی تردێ چون کاری فەرهەنگی ئەسڵیەکە نەکراوە کارە سیاسیە ڕادیکاڵەکە نەکراوە شرایطەکە زۆر ناگۆڕێت ئەوەی وایەوە باسیەکەن معنای ئەوەیە کە مێدیای کوردی بەعام بینەری زۆر نییە ئەگەر بینە سەر مێدیای حزبی نمونەی خۆمان بێنمەوە باشترەوەی کە ئێستا قسەی خۆمان بکەین ئێمە ئەگەر ئەمانەوێ بەیانی ڕۆژ لە کۆمەلگا دەور ببینین کۆمەلگا بریتیە لە چین و توێژی جۆراجۆر خەڵکی بەتەمەن خەڵکی گەنج و هەموو نەوعێک
بیرروبۆچوونی جۆراجۆریش ئەو مێدیا ئەگەر نەتوانێت دەنگی هەموو خەڵک بگەێنێت تەعاان بینەریشی کەمترە بێوە نیە ئەم من پێم وایە بۆ هەڵسەنگاندنی میدیا ئەگەر باش لە پرسیارەکە حاڵی بوو بێتم کەمیەت گرنگی تایبەتی خۆی هەیە یعنی چەند کەس بینەر و بیسەر یا خوێنەری ئەو ڕۆژنامەیە بۆیە بەرهەمدێ کە بخوێنرێتەوە ئەگەر بڵاو نەبێتەوە و کەس نەیخوێنێتەوە دەی بۆچی بڵاوە بێتەوە کتێبێک بۆەوە چاپە بێ کە بخوێنرێتەوە خەڵک بیکڕێت و بیخوێنێتەوە وانە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی یا رادیۆیش بۆیە بەرهەمدێ ئەو هەموو کێشەیە کە بینەر و بیسەری بێت ئەمە شتێکی گرنگە یعنی ئەبێ کاری بۆ بکەی و ئەم ژمارانە زۆر و زۆر و زۆرتر بێ ئەوە بەشێکی سیاسیە بەشێکی کۆمەڵایەتیە بەشێکیشی لە ڕابطە لەگەڵ تێکنیک و بازاڕیابی و تەکنۆلۆژی و ئەوانەیە کە چی بکەیت کە تۆ تارگت گروپێت بێ بینەرێکی زیاترت بێ و کاری بۆ بکەیت وانە بەڵام هەر تەنها ئەوە نییە ناوەڕۆکەکەشی مهمە مەسەلەن ئێمە لەم لەندەنە لەم ئینگلیسە ڕۆژنامەمان هەیە سان ناوی خۆرە 6 ملیۆن کەس ئەیسێنێ ئاخری من ئامار ماشام کردوانە ڕۆژانە و ئێژن هەر ڕۆژنامەیەکی کە ئەیسێنن 3 تا 4 کەسی تریش ئەیخوێنێتەوە وەختی دایانێن لە قەتارا یا لەمە یعنی ئێمە حدودی 20 ملیۆنێکی خوێنی جارانیان و هیچ ڕئیس جمهورێک ناچێتە داونینگ ستریت ئەگەر ڕۆژنامەی سان هینی نەکا یەکێک لە ڕۆژنامەهای دەستی ڕاستی زۆر خراپی ئینگلیسە بەڵام مەسەن باشترین ڕۆژنامەی ئینگلیس گاردیەن مەسەلەن داو بنێن لە ئەوجی خۆیان 250,000 مەسەلەن تیراژەکەی بووە ئەم زۆری سان بە معنای باشی نییە و کەمی گاردیەنیش بە معنای خراپی نییە ئەوەیە کە لێرە مەرزی کەمیەت و کەیفیەت کەمێ پیچیدەتر و کەمێ ئاڵۆزترە هەر زۆر و بۆری نییە ئەوەی کە کوردێژە زۆر و بۆر بێ ئێمە مەسەلە نەڵێن لە میدیایەکە ئەگەر بگاتە دەست ڕێبەرانی ئەمەڵی بگاتە دەست ئەو کەسانەی ئەتوانن بڵاوی کەنەوە سەر کۆمەلگای مەدەنی سەر فعالینی سیاسی سەر فعالینی ئیجتیماعی سەر هەموو ئەوانە بە نەزەری من بەشێک کارەکەی خۆی کردووە پێکایەتی چون ئەوانن ئەیان بەنە ناو جامعە ئەوانن کە تۆ مسلحیانەکەی بە بەرنامەیەک بە قسەیەک بە شتێک ئەی بەنە ناو خەڵکەکە ئەوەیە کە من پێم وایە بینەر کەمە بە تایبەت زیینی حیزبی بەداخەوە بەرنامەکانیان بینەر و بیسەری کەمە دەبێت کاری زیاتر بۆ بکرێ و ئەو کارێژ بەشێکی لەباری علمیۆ ئەکرێ مەسەلەن ئەتوانیت ماشاکە یوتیوب چەند کەس دیەتی فەیسبوک چەند کەس دیەتی لە تەلگراموانە چەند کەس دیەتی و حتا ئێستا لە تەلەڤیزیۆن چەند کەس ماشایەکات و بەشێکیشی ئەوەیە تحقیقاتێکی مەیدانیکەیە الان مەسەلەن بەخۆشیەوە لە هەموو شارەکانە هینی ئەنجومەنی جامعەشناسان هەیە کە تحقیقەکەن لەسەر مەسائلی جۆرا و جۆر ئەتوانیت پێی بڵێ تحقیقێکت بۆکە بە پوڵێکی کەم لە شارهای جۆرا و جۆر ئەم بەرنامە ئەوەڵەن چه بەرنامەهایەک پێویستە خەڵک نیازیان بە چه بەرنامەهایەکەیە دووەمەن ئەو بەرنامەی ئێمە بڵاومان کردووەتۆ چۆن ڕۆیەتە خوارەوە لە ناو چین و توێژە جۆرا و جۆرەکانە چۆن ڕۆیە ئایا مەزاهر هەوادارەکانی خۆمانەی بینن هەر فعالینی خۆمانەی بینن خەڵکی ئاسایی ئەی بینن یا مخالفینیش ئەی بینن مەسەلەن بەعزە حیزبێ بەعزە جەریانێک وا هەیە وەختێ بەرنامەهینەکە هیچ مخالفێکی ناتوانێت ماشای کات بە خاتری ئەوە ئەو نەتوند و تیژە و ئەو نەپیوایە ئەو هەرێڵکەی دوزەردێناکە هەموو شتێکی بڕیوەتۆ ئەسم بۆ کەسێکە بە حاڵێ مخالفی ئەو بێ ناتوانێت جیکەڵانی ئەوەی نییە ئەوە ماشای ئەوە بکات بەڵام هەیە بلەخەرە زیاتر بۆ ئیشتراکاتە گەڕێ زیاتر بۆ هاودڵی و هاوفکری و عملی مشترک ئەگەڕێ زیاتر تا لەباری ئیدئۆلۆژی و یا لەباری پڵانەوە هینتریکە مەسەن تۆختریکە مسلمانی وا هەیە بە حاڵی سانتیمترێ بەولا بڕۆی پی وایە کافر بوویت و لەناو ئەحزابی سیاسیشە هەن بەداخەوە ئەگە پی وایە تۆسکاڵی لەمدابی یا تۆسکاڵی لەولابی حتمما لە شتێک لاداوانە ئەوەیە خوێندنەوەیەک بۆ کاری میدیایی چون یەک شت ئەوە بڵێم ئێمەمانان من بەخۆمەوە ئەڵێم
ئێمە میدیامان نەخوێندە وەکو خوێندن ئێمە هاتین تەجروبەمان کردووە لە جریانی ئەمە وەختی چوومە رادیۆ کۆمەڵە من معلیمی دێ بووم لە پێشە بەڵام وەختی هاتمە ناو کۆمەڵە و لە بەشی تەبلیغاتا بووم ئۆتۆماتیک دوای چوومە ناو رادیۆ کۆمەڵە یعنی وەکو پێشینەیەکی زانستی لە زانکۆ نەمخوێندا پێویستیش ناکە هەموو کەسێک بچێ ئەوە بخوێنێ بەڕاستی زۆر لە ڕۆژنامەنگاری بەرجەستەی دنیا هەیە ئەسڵ دانیشتگانە چووە بەڵام قسەکە ئەوەیە چی بکەین کە ئێمە لە دادەها لە شتای جدیدی میدیایی هین بین و چی بکەین حتا مهمە کورسایە بکەینەوە هاوکاریهایەکەین مەسەنە هەر ئێستا جەنابەت لە میدیا کارەکەی منیش لە میدیا کارەکەم بەڵام ئێمە ڕێکخراوەی میدیاییمان نییە ئێمە شتێکمان نییە میدیاکارانی کوردستان پێکەوە هاوکاریکەن کۆنفرانسێک بێ پێکەوە بەشداریکەن تەجروبەکانیان بخەنە سەر یەک شت لە یەکۆ فێر بن و بتوانن یەکتری دەوڵەمەندکەن ئێوە ئاماژەتان پێ کرد بە مێدیا ئەبێت چی بێت و چی بگرێتە بەر کەوابوو مێدیای باش چییە؟ ئەمن پێم وایە میدیای باش ئەوەڵین شتێک ئەوەیە بەڕاستی ڕاستگۆ بێ یعنی لەگەڵ خەڵکەکە ڕاست بێ پرۆپاگەندە نەبێت ئەمە یەک دووەم دڵسۆزی خەڵکی زەحمەتکێش بێت یعنی نیاز باتۆ بە جواب باتۆ بە نیازهایەکی واقعی ناو خەڵکەکە سێهەم ئەوەیە تا ئەوەی بۆی ئەکرێ واقعا بتوانێت تۆپی جامعە بێت بکات یعنی کەسانی کارشناس لێهاتوو زانست ئەوانەی زەحمەتیان کێشاوە کە بتوانێت ئەو کەسەی کە یەک سەعات وەختدانێ لەو یەک سەعاتە بتوانێت شت فێر بوو بێ مەسەلە نەڵێم من ئاخرین بەرنامەی ئێوەم تماشا کرد لەگەڵ سێ نەفەر هاوڕیانی بەڕێزا قسەتان کردبوو بەڕاستی من بۆ خۆم شتی لێ فێر بووم ئەمە زۆر مهمە یعنی کەسێک سەعاتێک بۆ بەرنامەیە گوێشنەکە دوایەوە ئەیکوژێنێتەوە بێژێ بەرنمەیەکە وەڵەن ئاساب میخراو نەکرد دوو من دوشتیشی لێ فێر بووم سێو من ئەدەب و احترام و هەموو ئەوانەیەشی تیا بوو و سیڤیلایز بوو مۆدێرن بوو متەرەقی بوو متەمەدنانە بوو هەموو ئەوانە بوو ئەمن پێم وایە بەرنامەی باش مەجموعەیەکە پەکەجێکە بەشێکی ئاگاهیە بەشێکی ئەسەن نەوەی قسەکردن لە جامعەیەکە کە هەموو کەسێک هەڵەچێ لەسەر شتیچ کۆلانی نەشەڕەکرێ خشونەت نەهادی نەبووەتەوەوانە من بتوانم قسەی ئێوە مخالفی ئێوە لەگەڵ خۆم بە دڵاوەڵایی و تەحمڵکەم متەمەدنانە بێ حرمەتی تیا ببێەوەوانە ئەمن پێم وایە میدیای باش دەبێت درگایەکە کە نیشانی بە ئەکرێ ئێمە جامعەیەکمان بێ لەگەڵ یەک قسەکەین لەگەڵ یەک شەڕ نەکەین ئەکرێ لەگەڵ یەک مخالف بین بەڵام لەگەڵ یەک ڕفێق بین ئەکرێ لەگەڵ یەک مخالف بین بەڵام تەواوکەرەوەی یەک بین بۆ حەزبی یەکتری حەول نەدەین ئەوەیە میدیا بە نەزەری من چون عمومیترین شتە هەمەگیرتر شتە وە شوێنێکە ئێمە ئەینێرین سیگناڵێکە ئەینێرین بۆ جامعەیەکی ئیدئال کە ئێمە هەرەکمانە جامعەیەکی ئاوا بێ ژن و پیاوتیا بەرابەر بێ شکنجەی تیا نەبێ ئەدامی تیا نەبێ ئازادی تیا ببێ احترامی تیا ببێ حرمەتی تیا ببێ علم قسەی ئاخر بکات زانست قسەی ئاخرکە خوراپە نەیکاتوەوانە ئەوەیە میدیای باش بە نەزەری من ئەکرێ مەجموعەیەک لەوانە بێ بە ئیزافەی کەمێکیش تەڕ و خۆش بێ چوار موزیکی تاکی تیا بێ چوار گۆرانی خۆشی تیا بێ چوار شێعر خوێندنەوەی تیا بێ لەباری تەکنۆلۆژی و باش بێت تاوجەی کە ئیمکانی هەیە یعنی پاکەجێکە کە هەم ناوەڕۆکە هەم شکڵە هەم فۆرمە هەم ئەو مۆدلەیە کە ئێرایی ئات بڵێ لە ئەوڵەوە ئێمە باسیەوەمان کرد کە زۆری مێدیا بە شێوەیە جۆراوجۆر هەیە ئەوە باسی ئەم مێدیای مەجازیەمان کرد وەکو فەیسبوک و ئینستاگرام و تلگرام وشتیوە تەکنۆلۆژی چ نێتوانێت تەئسیری ببێ لەسەر ئەم کاری مێدیایی بەعام بە نظری من زۆر ئێوە بۆ خۆتان لەو موردا زۆر شارەزاترن لە من ئەوەڵین تەئسیرێکە بوویەتی خۆشبەختانە ئەو مۆنۆپۆلی و ئینحساری خەبەری لەلایەن دەوڵەتەکان و شکان
وەختی ئێمە هەردووکمان پێشمەرگە بووینەوە ئاینە و ڕادیۆیەکمان بوو بە پارازیت و ئەینارد جمهوری ئیسلامی تلویزیۆنی بوو ڕادیۆی بوو ئەمەی بووانە و خەبەرەکانی ئەو زۆرە ڕۆی خەبەری ئێمە ئەو نەناڕۆیوانە بەڵام ئێستا خۆشبەختانە هەموو کەسێک مۆبایلێکی پێەیە هەموو کەسێک ئەتوانێ خەبەرێک ئەمڕۆ لە سەقز یا لە سنە یا لە ورمێ بڵاوە بێتەوە لە دقیقەیەکا بگا بە هەر شوێنێک ئەمە ئەوەڵین خاصیەتی ئەوەیە دوومین خاصیەتی ئەوەیە کە زۆر متەنەوعە زۆر جەذابە یعنی ڕەنگە مەسەلەن جاران کتێب خوێندنەوە زۆر بوو ئێستا کتێب خوێندنەوە بەهۆی جەذابیەتی سوشیال میدیا و بەداخەوە کەم بوو بێتەوەوانە خەڵک زیاتر مەسەن مقالە بخوێنێتەوە یا شتای ڕۆژنامە و جۆرنالیسمی ڕۆژانە تماشاکاوانە ئەو تێکنۆلۆژیە بۆ خەڵک زیاتر قازانجی بووە تا بۆ حکوومەتەکان ئێستا حکوومەتەکان هەنگاو بە هەنگاو ئەڕۆن چی فیلترکەن و چی لێڵن بیبین و چی نازانم واکەن و چی سانسۆرکەن بەڵام ڕێگا دۆزرێتەوە ڕێگا دۆزرێتەوە ئەم خەڵکە لە مقیاسی ملیۆنیە پێکۆ قسەکەن و لە مقیاسی ملیۆنیە ئیطلاعات پێکەوە هینکەن یعنی ئەوەی کە ێژن دنیا بووەتە دێک ئاواییەک دێککە دێک بەڕاستی وایە مەسەلەن ئێمە لە رادیۆ دیالۆگ فەرزەن شتمان بڵاو کردێتەوە هەرو ڕۆژە لە ئوسترالیاوەشیان بۆ نووسین لە مکزیکۆ بۆیان نووسین لە ئەمریکا بۆیان نووسین لە مەسەلەن لە سەقزیش و نووسیانە یعنی لە سعاتێکە لە ڕۆژێکە لە چوارگۆشەی دنیا ئەگەر کەسێک هەرێکی ببێ کەسێک لەوێ بوو بێ مەسەلەن کورد زوان بێ یا پارزوان بێ یا زوانی ئەو بەرنامە چی بووە پەیوەندیت لەگەڵە گرێ یا ئەنعکاسێک نیشانەدا یا شتێکت بۆ نووسێ بە پەیامێک و ئەوانە ئەمن پێم وایە ئەم تێکنۆلۆژیە بتوانین باشتری ئیسفادە لێکەین بە تایبەت ئێستا ئیجازەم بدە لەسەر تێکنۆلۆژی قساکەین ئەمن پێم وایە ئێمە احتیاجمان بە شەبەکەیەکی وەسیعی رادیۆیی هەیە ئەوەڵەن هەرزانە دوو من عەمەڵیە سێوە من با ئێمە رادیۆمان ببێ بۆ وەرزش کارکە رادیۆمان بێ بۆ تیاتر کارکە بۆ فەلا کارکە بۆ ژنان کارکە و ئێمە بتوانین ئەم شەبەکانە لە یەک هەڵپێکین ئەلان ئێمە زۆر جوانمان هەیە بەڕاستی تەنها خۆی ئەتوانێت مەسەلەن بێژین رادیۆ سعاتێک بەرنامە لەسەر شەترنج یا لەسەر مەسەلەن وەرزشێکی تایبەتی یا لەسەر ماسی گرتن لەسەر شتێک کە بەشێ لە خەڵک علاقەیەتی و ئەو کەسەش علاقەی ئەسلی خۆیەتی مەسەلەن ئەگەر محیتی زیستە با رادیۆیەک یا چەند رادیۆمان ئێمە لەسەر محیتی زیست بێ و خەڵک ئامۆزش بە محیتی زیست و ژینگە چییە ژینگە پارێزی یانی چی بۆچی مەسلەی ئاو مەسەلەن گرنگیەکی هەیە من لەیرۆ ئەگەر ئیجازەم بدەیت داواکەم لەو هەموو ئەو جوانانە بە تایبەت کە دەنگی ئێمە بیسن و لە باری تێکنۆلۆژیۆش دەزانن خواهشیان لێکەین دەستی پێ بکەن تا ئەوجەیە کە ئیمکانی هەیە ئێمە لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان احتیاجمان بە شەبەکەیەکی رادیۆیی لەسەر مەوزوعایەکی زۆر متەنەوع بووە دەورەی ئەوە گوزەراوە رادیۆیەک بێ جواو بە هەموو شتێک باتەوە هەر لەم ئینگلیسی کە من زندگیەکەم مەسەلەن موزیکی کلاسیک رادیۆیەکی تایبەتی خۆی هەیە کانتری رادیۆی تایبەتی خۆی هەیە جاز هینی خۆی هەیە وەرزش ئەمدانەی خۆی هەیە یعنی زۆر زۆر بووە و ئێمە ئەواتوانین کاک محەممەد کاتی بەرنامەمان زۆر نییە لە ئاخرا پێم خۆشە ئەگەر بۆ خۆت ڕێنوێنیەک بۆ ئێمە کە خەریکی کاری مێدیایی یەکەین بدەیت پێمان خۆشە بیبیستین باتەوە زوو بە تەجروبە و کارێکە کردوتانە وەڵا سپاس دەکەم هیچ ڕێنوێنیەکم نییە هیوادارم بەرنامەکانتان ڕەنگینتر بێ و خۆشتر بێ کامەحیە ئەوە بڵێ من ئەم بەرنامانەی ئێوە تماشاکەم واقعا لەم ئافرانە زۆر زۆر چاتر بوو لە پێش وەکو ئاخرین بەرنامەتان ئەمن بۆ چەند ڕفێقی خۆش بەمنار بەرنمەیەکی زۆر جالب بوو هیوادارم بتوانن ژنانی زیاتر ئەوەی کە میوانەکان هەموو پیاو نەبن ژنانی زیاتر سنی جۆرا و جۆر جاری وایە پێویست ناکە بەڕاستی کەسێکی خوێندەواری مەسەن فیلسوفێ بێ یا پرۆفسۆرێ بێ ئەکرێ جوانێکی وەرزشکار بێت ئەکرێ مەسەلەن جوانێکی شەترنجباز بێ کە ئێمە بزانین جوانیش چی ئەڵێت
پیریشتی ئەڵێ ژنیشتی ئەڵێ ژنی خاوەنداریشتی ئەبێ یعنی حتمما منزورم بەرنامەکەی ئێوە نییە من ڕووم لە ڕادیۆ کارکەین بتوانین متەنەوعتریکەین ڕەنگینتریکەین پیچی پڕمخاتبتریکەینەوەوانە من زۆر مەمنونتانم زۆرتان سپاسەکەم زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەکە حەمووجان زۆر مەمنون ئازیزی بینەرانی خۆشەویستی بەرنامەی دیالۆگ بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامە تا دیالۆگی تر کات و ساتێکی خۆشتان بۆ بەئاوت خوازم